ئامۆژگاری ئەوەی من هەمە نەسیحەتێکە دژی هەر کار و فەزیحەتێکە ئەوەی من هەمە نەسیحەتێکە دژی هەر کار و فەزیحەتێکە گەردایک و باوک لە پەروەردەدا جێدەستیان دیار بێ ئالەم هەردەدا ناویان بە خراپ نەچێتە سەرزار حکم کەن بەبێ شەق و زلەودار کوڕیان بوختانچی و قسە هەڵبەست نەبێ لە ئاز ناحەقیش بێ هەڵوێز نەبێ بە تەقلید نەیخۆن مەشروب و جگەرە لاق ڕابکێشن لە قەدەر بەڕا ڕەچاوکەن پەندێ بۆ خۆیان خێرە کە دەستی ماندوو لە سەسکی تێرە کە دەستی ماندوو لە سەسکی تێرە منداڵی کچتان بە میهرەبانی پەروەردە بکەن بە وەفا و جوانی منداڵی کچتان بە میهرەبانی پەروەردە بکەن بە وەفا و جوانی مەهێڵن بە بیانووی ئەم مۆدێل و شتا هەرچی گردی پیرۆزە لە جەستە لە حەجمی خۆی تێپەڕێنێ بە ناقەستە لە حەجمی خۆی تێپەڕێنێ بە ناقەستە قەساب بۆ فرۆشتن گۆشت هەڵدەواسێ بە مشتەریشدا خۆی هەڵناواسێ بە کوردی و کرمانجی بەبێ تەجمیل بە کوردی و کرمانجی بەبێ تەجمیل جوانی سروشتی بن وەک شۆخی نەشمین جوانی سروشتی بن وەک شۆخی نەشمین